دەفرۆشەوە لێ قلعەکەیت کە بەنای ئەو برادەرەیە لە خارجە. ساعبی پیا بوو وتی ئەو مرکە ئیمە کابرا حات بتکاکەوە سەنەدە ئەوە جنسیم ئەوە نفوز ئەو کەسەی کە هاتی ئەو مرکەی فرۆشتی تەنگۆ ئەو کەسا بە کوردی دەست بووە. بەرنامەی شوێن پەنجام جارە دەستگیرکردنی گەورەترین باندی تاوانی ساختەکاری ڕادەگەێنێت کە لەلایەن هێزەکانی ئاسایشی هەولێر دەستگیر دەکرێن. ئەو محکەمەی بەغدایە ڕەسافە مدیریە جنسی عامی هەولێرێ. دەمانەوێت دوای شوێن پەنجە و ئاسەواری ئەو تاوانە ساختەکاریە بکەین. هاتە لە پێوەستە هاتە ڕولێکە ڕول لە دوارگە ڕۆتە سەیری مۆرەکە دەبینی هەزارەوە ئەمۆرە بە دۆداچوون دەکەین و لی دەکۆڵینەوە. دەمانوێت بزانینەوە باندەکێن و ساختەکاریان لە چی کردو و چۆن ئەو ساختەکاری و تاوانیان ئەنجام داوە. 2 سال پێش ئێستا دەستم بە ئیشی تەزویر کرد کاری تەزویر بۆەوەی لە بۆ کنسولخانەکان لە بۆ فیزەی مۆرەکانم لە بەغدایە دروست دەکرد. مۆری کاتب عادل بوو محکەمەکان بوو. کەمنیان کردە عەتیەش نەبوو ئەو مرکە هیچ مافی بەمەوە نییە. ماوەی 2 ساڵە هی پارێزەرایەتیم دەرکردووە وەکالەتمان پێ بوو وەکالەتەکە تەزویر بوو. ئێرە شاری هەولێرە. ئەم شارە بە تایبەت وەرێمی کوردستان با بەهێزی و ئارامی و هێزە ناوخۆکان و ئاسایش بەناوبانگە کە ئەو ئاسایش و ئارامیە لەژێر چەتری ماندوێتی و شەونەخۆنی حکوومەتی هەرێم و وەزارەتی ناوخۆ و هێزەکانی ئاسایش بەرجەستە بوون. شوێن پەنجە تاوای وردەکاری ئەو تاوانە گەورە لە دۆزینەوەی تۆمەتباران و ئاشکراکردنی ئەو تاوانە و دەستگیرکردنیان نیشان دەدات. ئەو باندە ساختەکاریە لە چ بەڵگەنامەیەک و لەکێ کردووە تا بەدەیان دەفتەر دۆلار قازات بکەن. ئیدی سەرڕای و ئاسایش و ئارامی هەندێک جار بەند و گروپە چاوانکاریەکان لە ڕێگەی جیاواز دەیانەوێت ببن بە خاوەنی سەرمایە و قازانج لە ڕێگەی فرت و فێڵ و ئەنجامدانی تاوان. لەو کارەش بەڵگەنامەی ساختیان بەکارهێناوە کە هەندێک کەسیان هێناوە خۆیان کردووە بە خاوەن ماڵ کە خاوەن ماڵی ڕاستەقینە نەبوون. هێدیەزەکانی ئاسایشی هەولێر لە ڕێگای چەندین تیمی لێکۆڵینەوە دەستیان بە لێکۆڵینەوە لەو تاوانە کرد. دوای چەند ڕۆژ لە چاودێریکردنی جوڵی و تۆمەتبارانە ناسنامی بەشێکیان ئاشکرا دەکەن و دایان دۆزنەوە. بۆ یەکەم جارە هەوڵی تاوانکاریە و باندە و دەستگیرکردنیان لە هەرێمی کوردستان لە بەرنامەی شوێن پەنجە لە کوردستان سوچوار بڵاو دەکرێتەوە. شوێن پەنجە دیمەنی ساتی دەستگیرکردنی بەشێک لەو تۆمەتبارانە بڵاو دەکاتەوە کە لە کاتی فرۆشتی موڵکی هاوڵاتیەک هەڵدەکوتنە سەریان و دەستگیریان دەکات. هاتە لە پێوەستە هاتە ڕولێکە ڕول لە دوارگە ئەو دیمەنانە لە کامێرای ئەو هێزە تایبەتانی ئاسایشی هەولێر وەرگیراوە کە دیمەنی ڕاستەقینە. بەڵام ئەو باند و گروپانە سەرکەوتوو نابن. یەکێک لەو باندانش لە شاری هەولێر ماڵ و مڵک و زەوی و خانووی هاوڵاتیان بە بەڵگەنامەی ساختە بە بێئاگاداری خاوەنەکانیان دەفرۆشێت. ئەمن کە هاتمە ئەو منتقەیە هاتمە ناوخانی خۆ پێویستم بە پارە بوو ئەشیان کڕێ بوو پێویستم بە پارە بوو. ئەمی گوتم سەمیرە جێچ پێ نازان هەندێک پارەی بینم ئەوە بکەم. گوتی وەڵا برام ئەو شتان دەکا ڕۆژێکی مەوعیدەشدا دەنێ بێتە ئێرانە ئەتووەرە تەعارفی لەگە بکە. مەوعیدماندانە لە پارچی ئەو ژنە ژەگەرم هات ئەو ژنە هەلەگەرم بووە. گوتم ئەوە چییە؟ گوتی ئەمە هەویەکمان دروست کردیە هەویەکە بەناوی تو ئەتورسا گوتی ساحب مرجی پێی نایە شتەکە بە گۆڕۆبی. گوتی تو ساحب مرکەکەی بری ئەم مرکەکەمە ئەوانەش منداڵی من ناوی گەلاوێژە. ئەوە دەزی گەورە بۆ حاشەڵە و ئێوە ڕێغزم هەیە و هەمووتان
قلت أوانا أو دوجنو أو أوانش بابا نوسنجي بابا الزبون كنت باركي ورقرين كأمني كذا عتيا جنبهم أوش قلايج بابا تيجي من وتيجي من جنبو علمي شملين أبو علمي شملين أبو لا بهندي أوان لهم كذا دفتر كم بدني زارش كجي دايما لدوها زاري شازده دسكاري نفسهم كرت قلت نساري في هذا الشيء لباقي كردستان أصايش جيش تسهل لە ئۆپراسیۆنێکی تایبەت دوای وەرگرتنی ڕەزامەندی دادوەر هەڵدەکوتنە سەر ماڵەکەی. ئۆتۆمەتبارە گەورە ساختەکارێکە کە سەدان مۆری دام و دەستگاکان و دادگا و نەخۆشخانەکانی حکوومەتی یاریمی کوردستان و عێراقی فیدراڵی ساختە کردووە. ئەمن ناتون گەمزانی پێشە نازانم ئەمنیش سیارێک زیاتر سێچار سیارەمان وە نەفشە سەتا جێ بەلاوەی ڕاوەستە سنا ئەوە هەرەوەندە سەتا ماسە شو لێرە هاتنی لە بە ئەمر هاتنە حاکم هاتنە حکومانی ناسیمی ساڵک لە من باشتر زانی ڕووداوەش دوای ئاشکرابوونی چیرۆکێکی ساختی و باندە دەستەکەیان ئاشکرا دەبێت. ئەو باندەش لە 13 کە زیاتر کە دوو پارێزەر و چەند کەسێکی زمانزان و شارەزای ساختەکاری و دوو ئافرەتی بە تەمەنی تەزویرچی بوو پێک هات. ئەو بەندە لە شاری هەولێر کە هەڵدەستان بانجامدانی ئەو تاوانە ساختەکاریە سەرەتا چەندین خان و زەوی خەڵک دەفرۆشن بەبێ ئەوەی خاوەنی ئەسڵی و خانوانە ئاگادار بن. دەبینەوە هەزارەوە ئەمۆرە شوێن پەنجە بۆ یەکەم جارە گرتی دەستگیرکردن و دەست بەرسەداگرتنی ئەو مۆرە ساختانە بڵاو دەکات. دوای دەستگیرکردنی ئۆتۆمەتبارانە لا شوێن پەنجە دان پێدانانی بەشێک لەو تۆمەتبارە سەرەکیانی ئەو تاوانیان ئەنجامداوە بڵاو دەکاتەوە تایبەت با کوردستان سوچوار و بەرنامەی شوێن پەنجە. 2 سال پێش ئێستا دەستم بە ئیشی تەزویر کرد کاری تەزویر بۆەوەی لە بۆ کنسڵخانەکان لە بۆ فیزەی تورکیا و فیزەی ئۆروپا و ئەوانە ئەو شتانم دروست دەکرد. پشتگیری کۆمپانیای تاپۆی خانی لەگەڵ لە سەنەوی سەیارەی ئەوانەی پێدەویست دەبێ بۆ کنسڵخانەی تورکیای لە بۆ کنسڵخانەی ئۆروپا و ئەوانە عینەن پشتگیری کۆمپانیای لەگەڵ تاپۆی خانی لەگەڵ سەنەوی لەگەڵ ئەوەی بانقیش کەشف حیسابی بانقی ئەوانەی دەویست
ئەوانەمان دروست دەکرد لە بۆ ئەو کەسانەی کە تەقدیمی فیزەیان دەکرد لە بۆەوەی فیزەکەی پێوەگرن. مۆرەکانم لە بەغدایە دروست دەکرد لە لای کوڕەچی لە سەورەی ناوی مۆری کاتب عادل بوو، مۆری محکەمەکان بوو، محکەمەی هەرێم بوو، محکەمەی بەغدا بوو، مۆری چەند شەریکەک بوو، کۆمپانیایەک بوو لە بۆ فیزەکان، مۆری تاپۆ بوو، ئیتاپۆم دروست کرد لە بۆم دروست کرا بوو. ئەو مۆرەی وزارەتەکان ئەمن بە واتسابی شکلەکانم لە بۆیان دەنارد لە بۆ بەغدایە لە بۆ کوڕی ئەویش دروستی دەکرد لە بۆ می دەناردەوە. وەزارەتی داد بوو، وەزارەتی ئەو کاتب عەدلەکان بوو، مەراکزەکان بوو، چەند خدمەتی شەریکەی بوون، شەریکاتەکان، مەرکەز شورتە بوو، لەگە دادوەری ئەوەی محکەمەی بەغدا بوو، لەگەی هەرێمیش، لەگەی وزارەتەکانی هەرێم، لەگەڵ پەیوەندیەکانی دەرەوە هەمووی پەیوەندیەکانی دەرەوەش هەموو لە بەغدایە لە بۆم تەزویر لە بۆم دروست کرابوو لە بۆ مادبووە. ئیتاپۆی خدمەکەم دروست کرد بوو لە بەغدایە لە بۆ ئیتاپۆی لە بۆ کونسڵخانەی فەڕەنسی و تورکی پێویستیان بە تاپۆی بوو دەبا ئەو تاپۆیە هەبیتن. کاتێک کە دەستگیر کرام 170 ختمم لە دەستگیراوە تەزویر، ئیدام و دەستگاکانی هەرێم و عێراق هەمووی پێکەوە بوون 170 بوو ژمارەیە. شوێن پەنجە سەبارەت بەو تاوانە و ئاشکراکردنی زانیارە نەبیستراوەکان گوتەبێژی ئاسایشی و لێر دەبینێت و هەموو ئەو زانیارانە دەخاتە ڕوو. لە درێژەی چاودێریکردن و بەدواداچوون لە سەر ئەو گروپ و باندانەی کەوا هەمیشە هەوڵی یاساشتێنی دەدەن، توانیمان سەرەداوی زانیاریەیمان بەدەست بگەوێت لەبارەی گروپێکەوە هەڵدەستن بە کاری تەزویرکردن لە ناو شاری هەولێر و دەوروبەری و لە شوێنەکانی تری پارێزگاکانی هەرێم و تەنانەت پارێزگاکانی عێراقیش. بۆ ئەمە بەستە لەسەر فەرمانی بەڕێز زادوەری لێکۆڵینەوە تیمێکی لێکۆڵینەوە بەداداچوونی ورد لەم بارەوەیە دەستیان بە کارەکانی لێکۆڵینەوە و بەداداچوونی چڕ کرد. توانرا وەکو بەڕێبەراتی ئاسایشی هەولێر ژمارەیەک سەرەتا ژمارەیەک لە ئەندامانی ئەم باندا دەستگیر بکەین. تیمەکانی بەڕێبەراتیمان توانیان سەرەتا چەند کەسێک لەم باندا دەستگیر بکەن و دواتریش بە دواداچوونی بەردەوام توانرا ئەو باندا ژمارەیەکی یەکجار زۆرانی دەستگیر بکرێت کە گەیشتە 13 کەس کە پێکاتون لە 11 زەلام و 2 ئافرەت کەوا خەڵکی ناو شاری هەولێر و شارەکانی تری هەرێمی کوردستان و عێراقیشان لەگەڵدایە. و هەروەها ژمارەیەکی زۆرتریش ماون کەوا فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچووە و لە ماوەیەکی نێزیکدا دەکەونە بەردەست و چنجی یاسا. دوای دەستگیرکردنیان دەرکەوت کەوا ئەم باندا ژمارەیەکی یەکجار زۆر لە مۆر و ستامپەی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرال و تەنانەت کۆمپانیا ئەهلەکانیشان لابووە کەوا گەیشتە ژمارەی 173 مۆر لەلایەن دەستی بەسەر داگیرا. ئەم باندا کەوا لە هەموو شوێنەکانی هەرێمی کوردستان و عێراقیش کاریان کردەوە بەیەکەوە، هەر کەسێک کەوا داوای لێکرد بێن کارێکی لە یاسا دەرچیان بۆ بکە لە بابەتەکانی دروستکردنی شەهادەی قوتابخانە و زانکۆ و یاخود هەر بابەتێکی تر لەلایەتیش تریش تەیاندا هەبووە هەڵساون بە تەزویرکردنی سەنەدی و تاپۆی خانوو و ئەرز کەوا هەڵساون بەوەی بەبێ ئەوەی خاوانەکانیان ئاگادار بێ، هەڵساون خانووی خەڵکیان فرۆشتووە و ئەرزی خەڵکیان فرۆشتووە و هەر خەڵکیان هێناوە دۆکمنتی تەزویر و
و خەڵکی تەزویرە هێناوە و بەناویشان کردووە لە پارێزگاکانی هەرێم و پارێزگاکانی تری عێراق. گەورەترین مەترسیش کەوا ئەم باندا ئەنجامیان داوە بەناوکردنی زەوی و خانوو و موڵکی هاوڵاتیان بووە بەبێ ئەوەی خاوەنە ڕاستەقینەکەی خۆی ئاگادار بێ تەنانەت دوای ماوەیەکی زۆر جازانوێتێکەوە خانوو مڵکەکەی فرۆشراوە یاخود لەوانەشە تاکو ئێساش نەیزانی بێت. بەشێک دوای وەرگرتنی ڕەزامەندی دادوەر هەڵدەکردنە سەرماڵی بەشێک لەو تۆمەتبارانە و شوێنی کارکردن. بەشێکیان لە کاتی گۆڕینەوەی ئەو پارەی بەدەستیان هێناوە و هەندێک لە کاتی مامەڵە دەستگیر دەکرێت. کەەوە سەرۆکاتی شارەوانی ئەو لێرە ئەوە بەڕێوەبەرایەتی پەروردەی شەقلاوەیە بڕوان نامەکانە ئەوە وەزارەتی شارەوانی گەشت و گوزارە ئەو مەحکەمەی بەغدایە ڕەسافە ئەوە کۆمەڵک ئەفسەری هەندێک ئەفسەر و کاتب عەدلی حکوومەتی هەرێمەوانێک کە مۆریان هەیە. بەپی یاسای سزای عێراقی ژمارە 111 ساڵی 1969 دەزویرکردن لە بەڵگەنامەی فەرمی بە محەڕەرات دەناسرێت کە لە جیهەتی حکومی دەردەچێت وەک تاپۆ هەر بەڵگەنامێکی تری حکومی کە بە شێوەیەکی فەرمی دەردەچێت هەرێک لەوانە تەزویر بکرێت سزاکەی تا 15 ساڵ زیندانی سزا دەرێت. ئەوانش کە ئاگادارنەوە بەڵگەنامانە تەزویرن بە هەمان سزا 15 ساڵ زیندانی دەکرێت. لەسەر ساختەکردنی تاپۆیەک بوو کە ڕەهنمان کردخانەیەک بوو لەسەر مەوزوعە گیرامان ئەویش لە ڕێگەی دوو کەسەوە تەلەفۆنم بکرا ڕۆژێکیان بانجیان کردم گوتیان خانەیەکە بدایەتەکەی گوتانی ناسیارێکی خۆمانە لە دەرەوەی لە سویدا دەوێت خانەکەی ڕەهنکە شکلی لە تو دەچی پێویستمان بە ڕسمەکی جەناب تا ئەگەر بکرێتن مەوزوعەکە خانەکەی ڕەهن دەکەین معامەلە شتەکان ئەمە بە خۆمان دەکەین دەڵالیان هەبوو دەڵالەکان معامەلەکانیان هەموو بڕاندبووە لەگەڵ ئەو شەخسانە دیارە ئەوەندە بوو لە کاتب عەدلی وەکالەتمان کرد لە بۆ دوو محامی کە لەگەڵمان بوون دوو محامیشمان لەگەڵ بوو نفوس و جنسەی کابرا ئەو هەموو شتیان هێنا و تاپۆکەیان لە ڕاکێشە بە وەکالە ڕایانشە لە دایرەی تاپۆی تەزویر نەبوو ئەسڵی بوو تاپۆکە بەڵام وەکالەتیان هەبوو بە وەکالەت چووبن ڕایانکێشا بوو لە تاپۆ دی معامەلەی خانەی ڕاهەنکردنەکەشیان کردبوو لەگەڵ ئەو جەماعەتێکە پاریاندا بە فایز لە بۆ 3 مانگ داوای 20 دەفتەریان کردبوو بە 25 دەفتەر لەو 3 مانجی ئەوەندە بوو دوایەوەی نفوسەکیان لە بۆ مسا کرد جنسەکەیان نەگۆڕی هەر جنسیە و شەخصێ بوو بەس نفوسەکیان لە بۆ مسا کرد بە نفوسەکەی چوون 1000 چوومەکردنەوە شەخصان لە مەکتەب عەقارات بوون هەر ئەوەندە چاوم پێیان کەت و یەک دوو پرسیاریان کرد و دوایەوەی داوای سەحەسدۆری نفوسیان کرد ئەویشیانە و دوو محامی هەروان بەخۆیان ڕۆژی پاش لە سەحەسدۆرەکە شاهینە ئەوە بوون چین پارەکەمان وەرگن لەیان دەرێ هەممان دەمانزانی کە تەزویرە بەڵگەکانەوە کە ئینابیان ئیشەکە بە تەزویر دەکرا و دی پارەکەش کە وەرگیرا دابەشکرا لە بەینی خۆمان دو پارێزەر کاری تەزویریان دەکرد هاتن تاپۆیەکیان لەو مەینە ئی بینایەکێ دی معاملەیان لەسەر بکەن بە سیارەی پێوەلگرین بە مودە بەقەرد زارشتی ئەو دوو پارێزەرە هاتن تاپۆیەکیانینە بینایەک لە یوەستی ئەوش شەکە کرا و ڕانی تەنفیزیان لەسەر کردو من وەشکو دەلالێک دەلالیەکەم بەڵگرتوانی دژار کەس حەسە خۆیان بەڵگرت.
لە 2010 مانجی 12 دەستگیر کرام لەسەر دروستکردنی دوو مۆر تەندروستی بوو. دوای 45 ڕۆژ بە کەفالە ئازاد کرام. ئەو جارش دۆ برادرێکی دوو ختمم دروست کردی پیرەمەگون نوڕانیایی لە بۆ فیزە وەرگرتنی بوو لە ئەوروپای. کە جیرام و بەر بووم وعدم بە منە ماڵەکەی خۆشمدا کە شتی وا دووبارە نەبتۆقات. بە حکمەوە ئیشی تەرجمە و شتم لەوە دەکرد. زۆر زەختی لێ کردم و زۆر پاڕاوە لە بەرم. قەنەعاتی پێهێنام کە ئەو دوای لە بۆ دروستکەم لە بۆ خارج بوو. لە 26 لەلایەن هێزەکانی ئاسایش هەولێر دەستگیر کرا. ماوەی 2 ساڵە هەیە پارێزەرایەتیم دەرکردووە. ڕەفیقێکم هەیە بڵێن محامیە. چوین لە تاپۆ بڵێن چوە ژووری ئایتی لەوێ ڕقەمی زەویەکەی وەرگرت و بڵێن عریزە و تەڵەبیدا بۆی سوێت قەیدەکە ڕابکێشێ. بەڵام ئەو کابرای کە ڕۆشتینە لای ئەوە کالەتەکەی بۆ حازر کرد بوو. بڵێن کە گەشتینە سەنەدەکەمان ڕاکێشا سەنە تەزویر نەبوو لە ناو دایرە ڕامان کێشە. بەڵام بە حکمی چی بە حکمی وەکالەتمان پێ بوو. وەکالەتەکە تەزویر بوو. ئیتر چوبن معاملە شتەکانیان پێکرد بوو خەواند بوویان لە دایرەی بڵێن بەڕێبەراتی جێبەجێکردنی هەولێر و پارۆشتان پێ وەرگرتە بوو. عەرزێک بوو لە هیواستی لە شەریکە هیواستی بوو. بەڵێ بە تەزویر دایان نابوو نیان فرۆشت بوو لە بەڕێبەراتی جێبەجێکردنی و لە بە حیجز دایان نابوو. ئیترەوە بوو لە سەیتەرەکەی چەمەرگە سیارەکان تەحەڕی کرد وتیان هەویەکانمان بەنێ و سیارەکە لە پێشوە ڕاگرن کە هەویەکانمدا سیارەکەمە ڕامگرن نەمکوژاند بووی بەسمەکە لە با خەڵماوە. ئەوە هەڵهات و منیش لێوێ مامەوە دوای هاتم بۆ ئێرە. پێشماوەیەک دوو کەس هاتن وتیان خانێکمان هەیە دەفرۆشین لە هەڤاڵان. ئەمەش قانونیەکەی خۆی کووە گوتمان سەنەد جنسیە نفوز وەکالە ئەم شتی خۆت بینە و پارەی خۆت ببە. هەستان ئەوانە چوون جنسیە و نفوس و وەکالە و سەنەد و هەموو شتی خوان هینە. ئەمەش محامی خۆمان هەیە تاقیبمان کرد ئایا ئیزبارەکەی مەوجودیان مەوجود نییە و عزی لەسەریان لەسەری نییە. محامی مەگوتی کاگە هیچ عزی لەسەری نیە و ئەو ناوە مەزبووتەوە هەمووی تەواوە. کاتێک سەنەدەکە و وەکالە و جنسیە و نفوسمان وەرگرت کە تەمەشامان کرد هەمووی تەواوە وەکو تەواو قانونیەکەی خۆی هەمووی تەواوە هەنی ناو هەمووی تەواوە هەم سەنەد هەم وەکالەکە. ئەمان لە هەمان کاتدا کە تەسمیلی محامیمان کرد و محامی ئیشی لەسەر ڕوان کاتێک ساعیبی پێیا بوو تاقیبمان کرد ساعیبی پێیا بوو گوتی ئەو مرکە ئیمنە کە گوتی ئیمنە ئەمەش چی گوتنی هەڵوێستەکمان لێ کرد و کابرا هات بوتکاکەوە سەنەدەمەوە جنسیم ئەو پاسەپۆرتم ئەوە کارتی زانیاریم ئەوە جنسیم ئەوە نفوز ئەو کەسەی کە هاتی ئەو مرکەی فرۆشتی تەنگۆ ئەو کەسە بە کوردی دەست بووە. ئەمن نیمە ئەمن ساعیبی خۆم ئەمنم ئەمگۆ لە شێتان کڕیە ئەوە مشکلەی من نییە بە هیچ نەوەچی. کاتێک لۆمان دەرکەت کە ڕاستە قسەی کابرای ڕاستە و مەش محامی خۆمان ئاگادار کردەوە حتا ڕوادیشی بوو لە معاملاتەکەی وتمان کاکە ڕایگرە ئەوی شەی ئەوە ساعیب لێ پێیا بووە ئەو مرکە کە ساعیب لێ پێیا بووە گوتمە محامی خۆم گوتم کاکە ئەو عەشای هەموو بینەوە حەشای خۆی هەموو هیناوە سەنەد وەکالە و جنسیە و نفوس و ساعیبی ئەسلی پێیا بوو گوتمان کاکە ڕایگرە. هەستاینەما چمان کرد یەکسەر حکومەتمان ئاگادار کردەوە هاتینە ئاسایش. ئەمن و ئاسایشمان لێ ئاگادار کردوتمان کاکە حار و مۆزوعش ئەوهاما بەسەراتیە. ئاسایشیش بنعلی بەڕاستی جێگای دەستخۆشینە یعنی ئاسایش شەولێر بەڕاستی جێگای دەستخۆشینە یعنی کو وەسفیان بکەی وەسفەکەی بەمە ناکرێتن لەبەر یعنی بە پیلمانەوە هاتن بە یعنی گیان لێ ڕاگرتین ئیشەکەیان لۆ کردین یعنی جێی دەست و پەنجەیان دیارە یعنی وەسفیان ناکرێت ئینسان وەسفیان بکات. لە شێنپەنجە دەمانێت کۆمەڵگەیەکی تەندروست و دوور لە تاوان بنیاد بنین پێشەوەی بیر لە تاوانێ بکەیتەوە. پێویستە بیر لە سزاکەی بکەیتەوە کە ژیانی خۆت و خێزانەکەت وێران دەکەیت. کاتێک ئەو تاوانەی بیری لێ دەکەیتەوە ئەنجامی دەدەیت
بۆیە تاوان چارەسەری هیچ کێشە و گرفتێک ناکات ئەگەر گەورەی نەکات و لە ناوت نەبات.